زەنگی ئاگادارکردنەوە لە جیهان لێ دەدرێت. جیهان لە مەترسێکی گەورەدایە. بەهۆی تێکچوونی کەشوهەوای جیهانەوە زانایان زەنگی هۆشیاری لێ دەدەن و دەڵێن 1 ملیار کەس مەترسی لە دەستدانی ژیانیان هەیە. ئاستی ئاوی دەریاکانی 1 مەتر بەرز دەبنەوە. ڕێکخراوەکان و ژینگە پارێزان لە کوردستان و لە جیهان بەردەوام هۆشیاری دەدەن لە تێکچوونی ژینگە و کەشوهەوا. بەڵام دوجار لە ئاستی جیهاندا زەنگی مەترسی لێدرا هۆکارەکەشی گەرمبوونی جیهانە. بە گوتەی زانایان سەهۆڵبەندانەکانی بەرزاییەکانی ئەلبەکانی ئەوروپا و چیای قەوقاز ئەگەری هەیە تا ساڵی 2100 بەتەواوەتی نەمێنن. داتاکانی ناسا ئاشکرای دەکەن کە ئەنتارکتیکا و گرینلاند ساڵانە سەدان ملیار تەن سەهۆڵ لەدەست دەدەن. بە جۆرەی داتاکانی ناسا سەهۆڵبەندانەکان کە گەورەترین سەرچاوەی ئاوی شیرینی زەوی بە خێرایی دەتوێنەوە، ئەنتارکتیکا ساڵانە بە تێگەڕا 135 ملیار تەن سەهۆڵ لەدەست دەدات. گرینلاندیش 266 ملیار تەن سەهۆڵ لەدەست دەدات. دکتۆر ماتیاس هاس لە پەیمانگەی تەکنۆلۆژیای فیدراڵی زیوریخ ڕێگەیاند گەرمبوونی جیهان بە خێرایی زیاد دەکات، سەهۆڵبەندانەکان دەتوێنەوە. ئەمەش هاوسەنگی سروشتی تێک دەدات. سەهۆڵبەندانەکان لە ساڵانی 1850ەوە گەیشتوونەتە بەرزترین ئاستی خۆیان، بەڵام داوەزینیان لە دوای ئەو کاتەوە دەستی پێکردووە. لە چەندین دەیە ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو خێراتر بووە. تەنها لە 20 ساڵی ڕابردوودا سەهۆڵبەندانەکان لە سەرانسەری جیهاندا زیاتر لە 6,000 کیلۆمەتر سێجا سەهۆڵیان لەدەست داوە. ئەمەش هاوتایە لەگەڵ نزیکەی لە 105 کوێ قەبارەی سەهۆڵبەندانەکانی دەرەوەی گرینلاند و ئەنتارکتیکا. ئەو دکتۆرە دەڵێت ئەوروپا لە ساڵی 2000 لە 140 سەهۆڵبەندانەکانی لەدەست داوە. لە 125 ئەم زیانە تەنها لە 10 ساڵی ڕابردوودا ڕوویداوە. دۆخی کەشوهەوای ئێستا بەردەوام بێت. زانایان پێشبینی دەکەن تا ساڵی 2100 با ڕێژەی لە 126 بۆ لە 141 سەهۆڵبەندانەکانی جیهان با تەواوەتی دەتوێنەوە. بەوەش ئاستی دەریاکە نزیکەی 1 مەتر بەرز دەبنەوە. مەترسێکی گەورە لەسەر 1 ملیار کەس دروست دەکات کە لە ناوچە کەناریەکاندا دەژین.